خەم دەریایەکە گران من خەم دەریایەکە گران ئاواویش ڕۆن دکێسرم ئاواویش ڕۆن دکێسرم وای ڕیا جانا منە درەم ڕیا زەریا منە درەم بەنم هەر ئەوان برەم بەنم هەر ئەوان برەم وای من خەم دەریایەکە گران من خەم دەریایەکە گران ئاواویش ڕۆن دکێسرم ئاواویش ڕۆن دکێسرم وای ڕیا جانا منە درەم ڕیا زەریا منە درەم بەنم هەر ئەوان برەم بەنم هەر ئەوان برەم وای بتبك باب الزبرين رين البنيا بدارم بمرم بجيم جنامين بمرم بجيم زريامين توقي جنام سەر وتنی گۆرانەکە ئەگەر ڕای خۆتان بڵێن سەر گۆتنە گۆرانی ئەف دەنگەی بڕاستی ینی هەر خورتە دەنگێکی خورتە شەکتێتنە و دیسا ئەو مشکلەیە مشکلە ڕزمە ئیقاع وەکی دنت مشکلەوی تنەنە ینی بدل و جان دەسرە دەنگێکی خۆش بڕح دەسرە شکلێکی خۆشک بڕاستی ینی بەس ئەو کێم و کوریاک هەیە چاکژی دبە نەکو چاک نابە ئەو هەوڵ بدەوێ چاک ببە سپاس بۆ هیوای هەل ببێت. خۆشی لێکم وڵاوکو سەرتاش بە ئەمەژەم پێدا دەنگێکی زۆر خۆشە زۆر بە هەستەوە گۆرانیەوە دانی هەتا ئاگای لە ڕێتم نەما بوو نەمزانی چۆتە ناو ناخی گۆرانێکەوە بە ئەحساسێکی زۆر جوان زۆر دەنگێکی نەرم تەکنیکێکی زۆر جوانەکە بەڵام وەکو ئەو کێشەی هەیە لە ڕتم بەس ئێمە ئومێ دەکەین ئەگەر پلەی خوێندەواری چی بێت بتوانێت بێتە هەولێر لە پەیمانگاکان بێ قبول بێمە هەموو هاوکارێکی بۆ بکەین بۆیە بێتە خولی مۆزیکا و پەیمانگای هونەر جوانەکان ئێمە لێرە بەڵێنی پێدێن گەر داخوازی ئەوە هەیە ئێمە ئەو کاری بۆ جێبەجێکەین و ببێتە خوێندکارێک قوتابیەک لە پەیمانگای هونەر جوانەکە. زۆر سپاس مامۆستا وەریا ئەحمەد. منیش هەر شتێکی زیاترم نییە لەوەی مامۆستایان باسییان کرد دەنجی خۆشە دیارە هەموو کەس زانی و فعلا بە ئەحساس و بە هەموو هەستەوە گۆرانی دەڵێ بچێنە ناخی گۆرانیەکان بەڵام ئەوە لە دەسەڵاتی ئەو دانیە چکە ئەو شتە نازانێ ڕەزم یعنی نازانێت کۆنتترۆلی ڕزمەکە بکە هەرەوەیە. زۆر سپاس بۆ